ئەم کوڕەمان برازای منە، من مامەی عیسام تەمەنی 20 ساڵ بووە 19 ساڵە بێ. ئەم کوڕەمان چۆ لە ئەو مۆلیدەیە برادەرێکی لێ بووە بۆ خۆی چۆ لێ دانیشتووە. 4 ڕۆژ پێش ئێستا تفەنێکی پێ بووە، ئیتر چۆ تەقەی کردووە لەو دەشتە بۆ ئاسمان کردوێتی، یعنی هەر بۆ خۆشی کردوێتی. دوای چەکەکەی هێناوەتەوە فرۆشتوێت چێت چەکی نەبووە. دوای هاتووە لێ دانیشتووە، دوێنێ لە دوای 12 شەو هەر لێ دانیشتووە. گەنجە ئیتر دەست بەتاڵ بوو، خۆ دەزانین نە ئیش و کار هیچیان نێشتووە، هیچ نەماوە. ئیتر ڕێک و پێک ئەم هاتووە یەکسەر هاتوونە بۆ گیانی، سارێکیان هاتووە بۆ ماڵەوە بۆ گیانی کە لە ماڵ نەبووە، دوو سێ مەک زەمینیش هاتووە بۆ لای مۆلیدەکە. ڕێک تەوقیان کردووە، ئەوی لە ترسا ڕای کردووە، کە ڕای کردووە ڕێک و پێک دایانتە بەرفی شەک و کوشتویانە. هیچی پێ نەبووە، یعنی ئەگەر چەکی پێ بووایە مەبەست هیچی پێ نەبووە. ئەگەر ئەوان شەڵێن چەکی پێ بووە با کامیرەکان پێ بڵێ کاکە ئەوە چەکەکەی پێ بوو ئەوەتانێ. دوای ئەوە ئەم کوڕە هیچی نەکردو، یعنی تۆ ئەگەر کەسێ بێ یعنی تۆ ئاوا تەقەیە بکەیت، یعنی بۆ خۆشی تەقە بکەی ئامر قەبزە خۆ ئامناڵ خۆ هیچ شێوای نەگرەوە، تۆ ڕابکەی، ینی ئەمە یەکسەر بچی بیکوژی نابێتەوە.